ئەمڕۆ 11 ڕۆژی جیهانی شاخە. شاخەکان لای گەلی کورد گرنگیەکی زۆریان هەیە. لە سەردەمێکدا بۆ شۆڕشەکان بەکارهاتووە و لەم سەردەمەدا دەیانەوێت وەکو لایەنێکی خۆشگوزەرانی بەکاری بهێنن. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای پرۆفیسۆر دکتۆر فازل لاوە، پرۆفیسۆری جیۆلۆجیا لە هەرێمی کوردستان و عێراق. دکتۆر سڵاو لێبێ. لە پشمانەوە شاخی گۆیژەی لێیە. شاخی گۆیژە گرنگی چییە بۆ شاری سلێمانی؟ بەڵێ، شاخی گۆیژە یەکێکە لە شاخەکانی پێوترێت زاگرۆس فۆڵترس بێڵت، یعنی بەشێکە لە زنجیرە چیاکانی کە بەهۆی درزەوە دروست بووە، درزی گەورەی تیا بووە و لە بینی شاخی ئەزمەڕ و شاری سلێمانیە درزێکی گەورە هەیە کە ئەوە بینی منتیقەیەکە پێوتری های فۆڵد ترە زۆن، منتیقە شاخەیە بووە ئەمبریکیتد زۆن. ئەم شاخە جیۆدایڤێرسیتی یعنی هەمە چەشنەی جیۆلۆجی تایە و بەڕاستیدا چینەکانی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 145 ملیۆن ساڵ تا نزیکەی 94 ملیۆن ساڵ. بەهۆی ئەو بە بەردبوانی کەتیایەتی لێرا بەحرێکی تیا بووە، لە ناو ئەو بەحرە قوڵە ئەو ئۆقیانوسە قوڵە ئەم چینە بەردانە دروست بوون. شاخی گۆیژە و ئەزمەڕ و ئەمانە خەڵقی شار ڕۆژانە ئەتوانێت سەردانیان بکە، بۆیە خۆشترە ببێ بە شوێنی هەناسەدانی شار، نەک بە شوێنی بەڕاستی زیاکردنی ژیانتیایە لە ڕێگای تەنها نیشتە جێبوونەوە. لەم سیمینارانی کە کردمان یەکێک لە پێشنیارەکانمان ئەوەی ناوچەی شارباژێر و چوارتاو ماوەت بخرێتە سەر نەخشەی جیهانی، حەدیقەی جیهانی یا با بڵین پارکی جیهانی جیۆلۆجی لە عالەمە، کە ئەمەش تا ئێستا لە شەرقەوسەط تا دەگمەنەوە لە کوردستان و عێراقان نییە. بەڕاستی لە کۆنەوە ئەم شارەیەکی لە شتەخۆشەکانی ئەوەیە کە کارێزی تیا بووە، یعنی سەرچاوەی کارێز لە شاری سلێمانیە لە شاخی ئەزمەڕ و گۆژەیە کە ئەمە دیاردەیەکی زۆر جوانی ئەم شارە بووە، بەڵام بەداخەوە زۆربیانی ئێستا کوێر بوونەتەوە و هەندێکیان ماونەتەوە. هەوڵمان ناوە زانکۆی سلێمانی ببەستینەوە لەگەڵ چەند گروپێکی شاخەوانی کە لە زانکۆی خۆمان دروستمان کردووە لەگەڵ گروپی شاخەوانی لە وڵاتی سویسرا. ئەوە یەکێکە لە خاڵە گرنگەکان. جگەلەوە ئەمانەیە ئەو میراتە جیۆلۆجی کە لە وڵاتەکەمانە هەیە ئێستا بەتەمای مۆزەخانەیەکی مێژووی سروشتین، یعنی کە پێوترێن نەچرال هیستوری میوزیەم، کە ئەمە لە کوردستانە نییە بەداخەوە. بەڵێ ڕووبەری شاخی گۆیژە وەکوتیم مەسافەکەی بەرزایەکانی ئەگۆڕێ لە منتیقەیەک و بۆ منتیقی لە 1500 بۆ 1950 تقریبن، بەڵام نزیکەی ئەگەر هەموو بەس گۆیژە حسێ بکەین یا ئەزمەڕ و گۆیژە، چکون زنجیرەی چیاکان بە یەکەوە ڕەبتن، بەڕاستی نزیکەی 100 کیلۆمەتر دووجایە.